وری ئەو هەموو ڕەحمەتەی خوا ناکا ئەوەندە خوای پەروەردگار ڕەحمەتەکەی زۆرە واتە ئیمامی عەلی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر شەو کەسێکتان بینی لە مەیخانە هاتە دەرەوە بۆ نوێژی بەیانی بینیتان بە هەمان چاوسێری مەکەن ئەمە ئیمامی عەلیە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر بینیتان شەو کەسێک لە مەیخانە مەشروب ئەخواتەوە سەرخۆشە ئەفەرمێ بۆ نوێژی بەیانی ئەو کەسەتان بینی بە هەمان چاوسێری مەکەن وتیان بۆ ئەی عەلی فەرمووی لەوانەیە لە شەودا تەوبەیەکی نەسوحی لە حوزوری خوا کردبێ و خۆی پەروەردگار لێی خۆش بوو بێ هیچ کامێک لە ئێمە مەحامی نین لەسەر زەویە بزانین چێ لە بەهەشتە و چێ لە جەهەنەمە چێ ڕزگارکەرە و چێ لە ئاگری دۆزەخایە ئاگری جەهەنەم و بەهەشتەکەی خوا بەدەستی ئەڵڵایە سبحانه وتعالى ئەوە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دراوسەیەکی ئەبێت ئەم دراوسەیەی بڕوای بە پێغەمبەری خوا نییە بەڵام بڕوای بەخوا هەیە بۆیە ئەبوو بەکری سەدیق ڕەحمەتی خوای لەسەر بێ لەگەڵ کۆمەڵێ لە سەحابەدا ئەفەرموون ئەی پێغەمبەری خوا دراوسەیەکت هەیە دراوسەیەکە و کوڕەکەی لەسەرە مەرگایە و زۆر نەخۆشە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی با بچین سەردانێکی بکەین فەرمووی یا ڕەسوول الله ئەمە موسڵمان نییە ڕەبتی بە ئیسلامەوە نییە ئیمانی بە تۆ نییە کە تۆ ڕەسوولی خوای فەرمووی جابا بڕوای پێی نەبێ مەگەر دراوسێمان نییە فەرموویان بەرە وەڵڵا دەیوتیان با سەردانی بکەین کە کاتێ سەردانیان کرد و باوکی ئەم نەخۆشە سەیری کرد محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە دەرگای ماڵەکەی یەتە ژوورەوە زۆر گۆڕا بۆیە پێغەمبەری خوا لە لای سەرووی ئەم گەنجەوە دانیشت فەرمووی ئەی عەبدی خوا داوار لێ ئەکەم بڵێ لا إله إلا الله محەممەد رەسوول الله بڕوا بێنی بەوەی هیچ خوایەک نییە بە حەق بپەرسترێ بێجگە لە ئەڵڵا و محەممەدیش پێغەمبەری خوایە ئەم گەنجە نەیوێرە ئەو لا إله إلا الله بێنێ نەیوێرە ئەو شایەتمانە بێنێ بە شان و شەوکەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیرێکی ناوچاوی باوکی کرد ئەم گەنجە فرمێسک هاتە خوارەوە بە چاوەکانیە باوکی دەستی کردە سەری ڕۆڵەکەی فەرمووی ڕۆڵە ئیتاعەی قسەکەی ئەبولقاسم کە ئەبولقاسم لەقەبی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەگوێی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم ئەبێ ئەوە چ پێغەمبەرێک بێ کە ئەزانێ ئێمە ئیمانمان پێی نییە و بەڵام هێ سەردانی نەخۆشەکەمانەکە بۆیە ئەو گەنجە فەرمووی ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهدو أن محمد رسول الله پێغەمبەری خوا لەو ماڵە نەچوە دەرەوە ئەو گەنجە وەفاتی کرد لەو ماڵە نەچوە دەرەوە ئەو گەنجە وەفاتی کرد پێغەمبەری خوا دەستی بەرز کردەوە فەرمووی خوایە حەمد و سەنا بۆ تۆ یەکێ لە ئوممەتەکەم سوزدەیەکی بۆ تۆ نەبرد و خوا لە ئاگری جەهەنەم پاراستی ئەوەیە ڕەحمەتە زۆرەکەی خوا بۆیە بەڕێزان ئەگەر ئێمەمانان دراوسەیەکمان هەیە مەسیحیە جوولەکەیە بێدینە هەرچیەکە تۆ ئەجری دراوسەیەتی خۆ تەطبیق بکە ئیلاقە و بە دیانەتیەوە نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە ئەخلاقی بووە ئەمە قیەم و ڕەوشتیە و پێغەمبەرە بووە صلی الله عليه وسلم بۆیە دڵخۆشی ئەو ڕەحمەتەی خوا کە ئەیا بە ئێمە کەسی دڵخۆشە ئەزانن لەم زوروف و زەمانەیە زۆر کەم هەیە دڵی خۆش بێ ئەگەر کەسێ دڵی خۆش بێ بڕوای پێ ناکەین ئەگەر یەکێ بڵێ من دڵم خۆشە بڕوای پێ ناکەین تۆ چۆن دڵە خۆشە سەیارە و سەروەت و سامان و ماڵ و مناڵ و هەموو شتێکی هەیە بەڵام دڵی خۆش نییە بۆ لەبەر ئەوەی لە قورئان دوورە بۆ ئەوەی لە ئیسلام دوورە لە ذکر و یادی خوا دوورە لە ڕەحمەتی خوا دوورە خوا ڕەحمەتی خۆی لێ دوور خستووەتەوە چونکە پشتی کردووەتە ڕێبازەکەی خوای پەروەردگار ئەزانن کە کاتێ لە خەو هەڵەستن سوپاسی خوا بکەن بڵێن خوایە حەمد و سەنا بۆ تۆ لە خەو هەستاوین کەسانێکەیە ناتوانن بخەون پیاوێکەیە لە سەرچنارە ڕەنگە زۆربەی کەس بینی بێتی دایمە لە ناو بازاڕەکەی سەرچنارە ئەم پیاوە فترەیەک لە دەرەوەی وڵات بووە ئێستەکە گەڕاوەتەوە ڕۆژێکیان قسەم لەگەڵا کرد وتم نەخۆشیەکەی تۆ چییە
وتی مامۆسا من 22 ساڵە خەوم لێ نەکەوتووە 22 ساڵە کە ئەچمە سەر جێگا چاوەکانم ئەنوقێنم بەڵام مێشکم بە ئاگایە واتە خەوی لێ ناکەوێ تووشی حاڵاتی نەخۆشیێکی ناڕەحەت بووە ئەڵێ حەچی هەمە لە سەروەت و لە سامان و لە پارە هەر هەمووی ئەیەم بۆی سەعاتی خەوم لێ بکەوێ 1 سەعات لەبەرەوە خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە ئێمە ئەخەوین و بەهۆشی ژێینەوە هیلاک ئەبین چاوەکانمان نەخەوێ و مێشکمان ئیسراحەتەکە ئەمانە هەمووی نیعمەتی خوای پەروەردگارە سبحانه وتعالى بۆیە ئەفەرمێ ناڕەحەت مەبە لەوەی کە دەرگاکانی دنیا و بەسەرەوە داخراوە سەرێ بەرز کە بۆ بارەگای خوا بۆیە دەرگاکانی زەوی لەسەر داخستووی ئەیەوێ بپاڕیتەوە و خوا دەرگاکانی ئاسمانە بەسەرا بکاتەوە ڕەحمەتەکەی خۆی و بەسەرا بڕژێنێ بۆیە ئینسان ئیماندار بەچی دڵخۆشە بێ بەوەی کە قەناعەتی هەبێ ظروف و زمانی ئێمە قەناعەتمان زۆر کەمە نەژل قەناعەتی ماوە نە پیاو قەناعەتی ماوە نە مناڵ قەناعەتی ماوە ئەگەر قەناعەت نەمێنێ ئەوە دڵنیابن لەوەی دڵخۆشیش لەو شەوەنە بارەکە لەو لادێ بارەکە بۆیە ئینسانی ئیماندار قەناعەتی هەیە بەو بەشەی کە خوای پەروەردگار یاوێتی پێی بۆیە ئەگەر ئەمانەوێت دڵخۆش بین ئەگەر ئەمانەوێت خوا ڕەحمان پێ بکا و ڕەحمەتی خۆیمان بەسەرا بڕژێنێ قەناعەتمان هەبێ بەو بەشەی کە خوا یاوێتی پێمان لە خوای گەورە پاڵین و عاقیبەت خێرمان کە یا ربی خوا ڕەحم بە دین و ئیمانمان کەی ئیمانی هەموو لایەکمان سەلامەت کەی خوایە لە دەرد و بەڵا بمان پارێزە خوایە شیفای نەخۆشەکانمان بە خوایە قەرزی قەرزارەکانمان بەرەوە یا ربی خوایە لە دەرد و بەڵا بمان پارێزە یا ربی شەڕ و ئاژا و فیتنە یا ربی دوور خەیتەوە لە ناو ئەم کوردستانەدا یا ربی خوایە ئەو شەڕ و ئاژاوەیەشی سەری هەڵداوە ئاوێکی ڕەحمەتی پیا بکەی یا رب العالمین یا ربی خوایە ڕەحم بە پیرەکانمان کە عاقیبەت خێریان کە هیدایەتی گەنجولاوەکانمان بدا یا ربی مردووەکانمان چاوەڕێی دوعای خێری ئەماکەن خوایە لیان خۆش بە خوایە لە دایک و باوکمان خۆش بە یا ربی خوایە لێ دەپاڕینەوە ئەوەی چاوی لە فەقیر و هەژار و نەدارە لە دنیا و لە قیامەتا خوایە چاوە لێوەی بێ یا ربی خوایە لێ دەپاڕینەوە بەدەم زکری لا إله إلا الله بمرین و بەدەم ئەو زکرەوە زیندوو ببینەوە آمین والسلام عليكم ورحمة الله وبركاته